معارضة أوبوزيسيونش ما يهبوني وبريوسوني السيستمي ديمقراطية وبحقيقة معارضة بونيش بمعنى دجمن بونية بلكو لراسيدها كسيك رخنا لكسيك دقري لشتيك دقري كبوي دلصوص بي بتنجيو بي بوي ببروش بي بي وكا كم أكور كاني تيدانا هيل ياخد كم يامكا بنماي سيم بلام رخنا قرتن وخصنوري كم أكور كانيش بيوستا شنشتيشي تدار شاو بكرين يكم بدل صوزي بي واتا لروي غرزو داخل دلي خو بيرشتن نبي لروي دل صوزيو لروي شاكردن وبي دو بيوستا بإنصاف وبي بداد قرانا وكو خوادا فرميد وإذا قلتم فعدلوا بداد قرانا قصب كان وبيوستا بابتيانا بي سي بيوستا لروي زانستي ولروي برشاورم شارزايي ورخنا كبجيري كمو كوري كان دياري بكرين نكر لخورا قسەی بێ بەڵگە بکرێ چوار پێویستە وێ ڕای دیتنی کەم و کوڕیەکان چاکەکانیش ببیندرێن و لە کاتی پێویست و لە شوێنی پێویستە ئاماژەشیان پێ بکرێ. بنەمای چوارەم ئەم واقعە سیاسیەی ئێمە بەدان پێداهێنانی هەموو لایەک کەم و کوڕی تێدا هەن و کۆمەڵێک نەخۆشی و جرورفتی هەن و ناش گونجێ چارەسەر نەکرێن و هەموو لایەکێش یەک دەنجین کە دەبێت کەم و کوڕیەکان چارەسەر بکرێن کە من پێم وایە هەیمەنەی حیزب بەسەر حکوومەت و بەسەر دامەزراوەکاندا گەورەترین هۆکاری پەیدابوونی کەم و کوڕی و نەخۆشیەکانە کە لە ئەنجامی هەیمەنەی حیزب و هەیمەنەی تاکەکان بەسەر حکوومەت و بەسەر دام و دەستگاکاندا نەبوونی دامەزراوەکان ئەم حاڵەتە پەیدا دەبێت لە ئەنجامی ئەوەشدا بێعەدالەتی پەیدا دەبێت و گەندەڵی پەیدا دەبێت و زوڵم و ستەم پەیدا دەبێت ئەوە کە بە چاوی سەر هەموو ئەو حاڵەتانە دەبینین و خوای پەروەردگاریش لە چەندان ئاەتی قورئاندا هۆشداری داوە ئێمە کە هەر کۆمەڵگایەک زوڵمی تێدا پەیدا بوو عەدالەتی تێدا لە بین چوو و زوڵم جێگەی عەدالەتی گرتەوە ئەو کۆمەڵگایە بەرەو نەمان دەچێت وەکو خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان لە بین نابین مەگەر خەڵکی ئاوەدانیەکان خەڵکی شار وڵاتەکان ستەمکار بن هەر کاتێک ستەم پەرەیستاند ئەوە ئەو کۆمەڵگایە ئەو وڵاتە بەرەو نەمان و سەر بە فەتارەت چوون هەنگاو دەنێ. بنەمای پێنجەم واقعی هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ڕاستە بەڵام بێگومان خاڵی هاوبەشیشی هەیە لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ وڵاتانی دەور و بەرماندا کەواتە ناکرێت لەبەر ئەوە کە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەن ئەوە وامان لێ بکە کە هیچ بەراوردێک نەکەین لە نێوان خۆمان و وڵاتانی دەور و بەرماندا هەروەکو هەبوونی خاڵی هاوبەشیش لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەور و بەریشماندا نابێ وامان لێ بکە کە لاسای ئەوان بکەینەوە لە هەموو شتێکدا خەڵکی دیکە چی کرد ئێمە شوا بکەین بەتەکید تایبەتمەندی خۆمانمان هەیە بەڵام خاڵی هاوبەشیش هەیە و هەندێک یاسا و سنەتی خوش هەیە سوبحانە وتەعالا کە نە کوردی لێ هەڵاوێردراوە نە تورک و نە عەرەب و بۆ هەموو خەڵکان و بۆ هەموو کۆمەڵگاکان وەکو یەکەیەکێک لە یاساکانی خوا ئەوەیە کە وڵات بە عەدالەت تەبایی تێدا پەیدا دەبێ برایەتی و ئاسایش و هێمنی تێدا بەرقەرار دەبێ بە زوڵم و ستەم تەبایی لە نێو دەچێ و فەوزا و بێسەرەوبەرەیی پەیدا دەبێ. بنەمای شەشەم بە ئیرادە و دەستی خۆمان نەبێ کێشەکانمان چارەسەر ناکرێن پێشینان جوانیان گوتووە پشتت بە دەستی خۆت نەیخورێنی خوڕووی ناشتێ عەرەبیش دەڵێن ما حەکە ظەهرەک مثل ظفرێک هیچ شتێک وەکو نوێنێکی خۆت پشتت ناخورێنێ کەواتە بە هیچ شێوەیەک بەتەما ئەوە نەبین کە خەڵکی دیکە بێت گرفت و کێشەکانمان بۆ چارەسەرکە بەڵکو پێویستە پشت بەخوا ببەستین لەسەر پێی خۆمان بوەستین و ئیرادەی خۆمان بخەینە کار و بەتەکید ئەگەر بۆ خۆمان دڵسۆزی خۆمان نەبین هیچ کەس ئەو دڵسۆزەمان نابێ لەگەڵ ڕێز و سوپاسیشمان بۆ هەر دەوڵەت و لایەنێکە ئامادەی هاوکاریمان کات و دەستبارمان بۆ بگرێ. بنەمای حەوتەم پێکەوە نەرمونیان بوون و بەزەی نواندنمان لەگەڵ یەکتر و
زبری و توندینواندنمان لەگەڵ دوژمنان و ناحەزاندا ئەو حاڵەتی ئاساییە. حاڵەتی ئاسایی ئەوەی لەنێو یەکتردا بەزەیی بین، نەرمونیان بین، میهرەبان بین لە بەرامبەر دوژمن و ناحەزانێدا کە هەڕەشەمان لێ دەکەن زەبر و زەنگمان ئەگەر هەیە بینوێنین و زبری بنوێنین. خوا دەفەرمێ ئەذیلەة عەلى المؤمنین عیزەة عەلى الکافرین. لەگەڵ ئیمانداراندا ملکەت و میهرەبانن لە بەرامبەر کافراندا بعزة بدمارن. يا دفرمي الشداء على الكفار رحماء بينهم. لسر كافران تندن لن إخوان دا ضل نرمو برحمو ببزين كواتا با وريابين لن إخوان دا أو زبريي كبيوسا لبرامبر دجمنان دا بينوينين لن إخوان دا نينوينين چونك هر كومالغايك هر ملتك پێکاتەکانی لەنێو خۆیدا یاخود حکمڕانەکانی بەرامبەر بە خەڵک و جەماوەرەکەی زبر و تند بوون بەتەکید بعکسەوە لە بەرامبەر دوژمنان ناحەزاندا ناتوانن زبر بن دەبێ نەرم بن کە ئەوەش بەتەکید حاڵەتێکی پێچەوانەی حاڵەتی ئاسایی و سروشتیە. بنەمای هەشتەم ڕێزگرتن لە کەسایەتی و مێژووی یەکدی و بەیەکەوە بە ئینساف بوون و خۆ دوورگرتن لە بە شەخسەنەکردنی کێشەکانمان. هەر کام لەوانەی کە ئێستا لە ساحەی کوردستاندا کار دەکەن بە تایبەتی ئەوانەی کە دەوری بەرپرس دەبینن هەر کامێک لەوانە کەسایەتی خۆی هەیە، پێگەی سیاسی خۆی هەیە، خاوەنی مێژوویەکی خۆیەتی پێویستەوە هەمووی ڕەچاو بکرێ و اعتیباری بۆ دابدرێ و لە ڕاستیدا دەبێت خۆ بپارێزین لە بە شەخسەنەکردنی کێشە و گرفتەکانمان چونکە کێشەی ئێمە کێشەی سیستەم و ڕەفتارە نەک کێشەی فڵان و فیسار. بنەمای نۆیەم هەڵنەکۆڵینی ڕابردوو و بە دوای عیب و عاری یەکدیدا نەگەڕان و لە جیاتی ئەو پەندوەرگرتن لە ڕابردوو وە کارکردن بۆ ئەوە کە واقعی ئێستامان چاک بکەین. ئەلبەتە لێرەشدا مەبەستم لە خۆمان نییە چونکە بەڕاستی ئەگەر کەسانێک ناچار بن بۆ عیبدارکردنی ئێمە درۆبوختان هەڵبەستن ئێمە ئەگەر بمانەوێ عیب و عاری خەڵکی دەرکەین پەکمان لەسەر شت تەزویرکردن و بوختان هەڵبەستنیش نەکەوتووە دەتوانین بە دیکۆمێن باسی خەڵکەین بەڵام بەڕاستی باسی عیب و عاری یەکدیکردن هیچ دادێکی هیچ کەس نادا و هەڵکۆڵینی مێژوو و هەڵکۆڵین گەڕانەوە بۆ ڕابردوو و هەڵدانەوەی قەبری ڕابردوو بەڕاستی هیچ دادێکی ئێستامان نادا هیچ دەردێکمان دەوا ناکە بە ڕابردوو پەندی لێوەربگری ئەگە هەر کەسێک کەم و کوڕێکی پەندی لێوەربگرێ و پاشان هیچ بۆ ئێستا بکەین واقع ئێستامان چارەسەرکەین. بنەمای دەیەم بەرچاوڕوونی دەیەم و کۆتایی باسی ئیسلامیەکان دەکرێت لەلایەکەوە باس دەکرێت چۆن دوو لایەنی ئیسلامی لەگەڵ لایەنێکی عەلمانی پێکەوە هاو هەڵوێستن. بەڕاستی ئەو پرسیارە سەیرە ئەوەی کە سەیرە ئەوەیە کە ئێمە پێکەوە تەبا نەبین پاشان بۆچی جاران ئەو پرسیارە نەدەکرا کە ئەو دوو لایەنە ئیسلامیە لەگەڵ ئەو دوو لایەنێک ئێستا حکومڕانن پێکەوە لە حکوومەتدا بوون پێکەوە لە هەڵبژاردندا بەشداریان دەکرد ڕێکەوتنیان پێکەوە هەبوو و ئێستاش لەگەڵدا بێ لەلایەنی ئێمەوە ئێمە بڕیارمان نەداوە کە سەلام و کەلاممان لەگەڵ ئەو دوو لایەنەی حکومڕان نەبێ بەڵام ئەو پرسیارە بەڕاستی پرسیارێکی بێجێیە ئایا حاڵەتی ئاسایی ئەوەیە ئیسلامی و عەلمانی دەم تێکنێن و سەنگەر لە یەکدی بگرن یەخە یەکدی بگرن یاخود یەکتر تەحەموڵکەن میلەتانی پێشکەوتوو میلەتانی پێگەیشتوو ئەوانن کە پێکاتە جیاوازەکان پێکەومەدار دەکەن یەکتر تەحەموڵ دەکەن و جیاوازەکانی یەکدی قبوڵ دەکەن. پاشان هەندێک تۆمەت بۆ ئێمە هەڵدەبەسترێ کە ئەوانە دەیانەوێت ئەزمموی تالیبان بێنن و دەیانەوێت کوردستان بکەن بە ئەفغانستان.